ئەم کاتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن سەرەتا داوای لێبوردنەکەم تۆزێک بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە هەندێک لە پەخشەکەم دابڕام و دوو ڕۆژیش بوو بەرنامەم ساز نەکردبوو دیسان بەهۆی هەندێک کاری تایبەتی ناو ماڵەوە مەشغوڵ بووم خەریک بووم نەمتوانی هیچ بەرنامەیەک ساز بکەم ئەو ڕۆکە چەند بابەتێکی گرنگ هەنا کە کاریگەریان لەسەر ناوچەکەی ئێمە هەیە باس لەوانە دەکەین بە کورتی بەڵام باس لە دوا هەوڵیش دەکەین دەربارەی گەیشتن و نەگەیشتنی ڕێککەوتنێک لە نێوان ئێران و ئەمریکادا ئەگەر لە سەرەتاوە دەست پێ بکەین ئەو شتانی ئەم شەو باسییان لێ دەکەین یەکەمینیان باس لە لێدوانەکەی بنیامین نەتەنیاهۆ دەکەین کە باس لە تیرۆریست بوونی پەکەکە دەکا بە ئاشکرا ئەڵێ ئێمە ئەو ڕێبازان پرسیاری لێ دەکەن ئەڵێن ئەتۆ بە شێوەیەک ئەتوانی ڕۆڵ ببینی لە بۆ پشتگیریکردن لە کوردەکان ئایا دەتەوێت دەوڵەتێکی سەر بە خۆ دروستکەوی شوێ نەخێت ئەو جۆرە بابەتانەی کە بزوتنەوە تیرۆریستەکان ئەنجامی دەدەن من لەگەڵ ئەوانە دانیم و باسی پەکە دەکاکەواتە هەرچەندە کۆنا ئەمە زۆر زۆر گرنگە گوێی لێ بگرین لە هەمان کاتدا باس لە ئەنجامی هەڵبژاردنەکانی سووریا دەکەین کە لەوێدا دۆڕاندنێکی بە ئاشکرا بە نسبەت کوردەکان دیارە و دۆڕاندنێکی زۆر ئاشکراتر بە نسبەت بە پێدە دیارە ئەمانە هەمویان باز دەکەین و لە هەمان کاتدا ئەوەی بە هەموو بارەکانەوە ئەزمونێکمان بۆ بەجێ دەهێڵی ئەو ڕەوشە ئێستا لە تورکیادا ڕووەدا لە نێوان ئەردۆغان و دەوڵەتی ئەردۆغان و پارتی ئۆپۆزیسیۆن ئەمە کۆمەڵێک ئەزمونمان نیشان دەدا یەک ئەو ئەزمونەمان نیشان دەدا کە ئیسلامی سیاسی لە هەر شوێنێک بێتە سەردەسەڵات چی ئەکا چی لێ دەکا لەو شوێنە چی لە وڵاتە دەکات دوو ئەزمونێکمان نیشانەدا کە ئۆپۆزیسیۆن لەکوێدا دەکەوێتە هەڵا و چۆن دەکەوێتە هەڵا پاشان ئەزمونێکمان نیشان دەدا کە دیموکراسیەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنە چۆن نییە دەبێت چۆن بێ و ئێمە دەبێت لە ئەنگری دیموکراسی بوو یان دژی دیموکراسی بن و یانیش دیموکراسی بۆ ئێمە نابێ بە ئاغایەک لەسەر پشتمان بێ و یانیش ئەوروپا و ئیسرائیل ئێران دەڕوخێنن دیپلۆماسیمان لە بۆ دێنن باس لەمانە دەکەین بەگشتی بەڵام هەمویان بە ئارگومنتی زۆر زۆر چاک باز دەکەین ئارگومنتی زۆر زۆر باش باز دەکەین کە زۆر زۆر گرنگن هاوڕێیان بڵێ بەخێر بێن سەر و سەرچاو دەمەوێ هەتاوەکو تۆزێک هاوڕێیان کۆ دەبنەوە بچینە سەر بابەتی نەتەنیاهۆ لێدوانێکە کە تازە من بینی ومە چەند ڕۆژە دەرچوە نازانم ئەڵێن کەسێکی تورک ئەو لێدوانی لەگەڵ کردووە و ئێستاکەش بەمەبەست بڵاوی دەکاتەوە بەڵام بۆ من کێشە نیە ڕاستیە کەسێک بەمەبەست بڵاوی بکاتەوە بە بێمەبەست بڵاوی بکاتەوە من کارم پێدا نییە و ڕەنگ وێ بگوترێ ئەمە کۆنا بەڵێ کۆنا بەڵام ئایا بۆ چوونی ئیسرائیل لەو بارەوە گۆڕاوە نەگۆڕاوە ئەمانە باز دەکەین بەڵێ باسەرەتا باس لە نەتەنیاهۆ بکەین دوایی دەینە سەر بابەتەکانی دیکە بزانین نەتەنیاهۆ دەربارەی کوردەکان چی دەڵێ I want to get to the Kurdish policy. What is your Kurdish policy? Yeah, do you favor an independent Kurdish state in the Middle East? No, we've never taken a position like that. Obviously, we do not approve of terrorism in any form. And to the extent that Turkey has been hit by PKK terrorism, it is something that we view as the kind of attacks that are directed against us. We understand exactly what you're going through. So we obviously disapprove of that. Now, I want to get to the Kurdish policy. What is your Kurdish policy? Yeah, do you favor an independent? بڵێ ئەمە ئەو نەتەنیاهۆیە بوو کە جەماعەتی کوردایەتی بەڕاستی مرۆڤ نازانێت چ ناویان لێ بنێ یعنی مرۆڤ گەلێک جار ئەسلوبی خۆی بە زۆر پێ کۆنتڕۆڵ دەکرێت قسەیان چ قسەیەکیان پێ بڵێ چ قسەیەکیان پێ نەڵێ بەڵام با بڵێن جەماعەتی کوردایەتی با بڵێن برادرانی کوردایەتی خۆشەویستانی کوردایەتی ئەوە ئیدیان گوت
چارەیەک لەمە باشتر نابێ دەبێ ئیلا پشت بە نەتەنیاهۆ ببەستین پشت بە ئیسرائیل ببەستین بۆ ئەوەی ئەو ڕژێمانەمان بۆ بگۆڕێ و لە دواییشدا دیموکراسیەکی چەورمان لە بۆ بێنێ. دوایی باز دەکەین ئەنجامەکەی چۆن بوو بەڵام ئەوە لێدوانەکەی ببینیتان ئەو نەتەنیاهەیە جاران چۆن بۆ ئێستا کەس چۆنە ئێستا کەش عینیشتە هیچ نەگۆڕدراوە بۆ بە هیچ شێوێک نەگۆڕدراوە. یەک ئیسرائیل کێشەیەکی زۆری لەگەڵ ئەمانەیە کە بەڕاستی شۆڕژگەرن لە کوردستاندا بەڕاستی بۆنی شۆڕشیان لەدێ من ناڵێم بە شۆڕژگەر ئیلا بە معنە پۆزیتیڤەکە بەکار ناێنین با بڵێن بە معنە نێگەتیڤەکەش بەڵام ئەوانەی شۆڕژگەرن یعنی ئەوانەی چەپێن ئەوانەی کە پێشتر ئەوانەی کە پێشتر بەڕاستی لە بۆ سەر بەخۆی کاریان کردووە خەیاڵی چویان هەبووە خەیاڵەکە نارێم ڕاست بووە بەڵام ئەڵێم هەی بووە و بە پێچەوانەشەوە ئەوانەی کە ئامادە نەبوونە لە سەرەتاوە باوەڕ بە قسەکانی ئیسرائیل بێن دژمنی ئەوانە بووە و ئەمانەی دیکەش قەت خۆش نەویستونە بۆ ئەوەی ستاتویەکیان بۆ دروستکە ڕێفراندۆمەکەی بارزانیمان بینی هەمان نەتەنیاهۆ پامپی لێدا هەتا ڕێفراندۆمەکەی پێکرد بەڵام کە ڕێفراندۆمەکەی پێکرد لە یەک یا هەر هیچ نەبووە لە کۆبوونەوەیەکی نەتەوە یەکگرتووەکان ئیسرائیل دەیتوانی دو قسە بکە ئەو ئیسرائیل لە دو قسەی نەکرد لە بەرامبەر کێشەی کورتە تێگەی ئەو کاتیش نەتەنیاهۆ بوو ئێستاش نەتەنیاهەیە. ئەمەیان بە لەلایەک بەجێ بێڵین هاوڕێیان هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین ئەوەی بە ئاشکرا دەردەکەوێ و لە زۆر لە بەشێک لە هەواڵەکاندا ئەگەر بە قوڵایی مرۆڤ تەماشا بکە دۆناڵد ترامپ بە تەنیا ئێستاکە بۆ یەک شت تێکۆشان دەکە بۆ یەک شت دڵی ترپەی دەکە یەک شت بە تەنیا یەک شت نەوەک ڕووخاندنی ڕژێم نەوەکو بردننی نەوتەکەی نەوەکو کۆتایی پێهێنان بە پرۆژەی نوکلەری خۆی لە خۆیدا چەکی نوکلەری درێژی زۆر زۆر گەورەیە چونکە ئێران قەت نەیوتووە من دەمەوێت چەکی نوکلەری دروستکەم نەشی باوەڕ ناکەم ویستە بێت چیتیژی ئێستا کە چەکی نوکلەری دروستکە ئێران دەیوێ ئەنەرجی نوکلەری هەبێ ئێران دەیوێ مافی پیتاندنی یۆرانیۆمی هەبێ ئەمانە دووشتی جیاوازن بەڵام ئێران لەبەر ئەوەی ئەو هەڵ و ئەو شوێنێک کە تێیدایە شوێنێکی زۆر زۆر تایبەتە نەدەتوانێت لەگەڵ ئەمریکا بژی نەدەتوانێت بەبێ ئەمریکا بژی مەبەستم بەبێ ئەمریکا ئەگەر هاتوو ئەمریکا سزایەکی قورسی وەکو ئەوەی کە دایناوەتە سەر کۆریای باکوور لەسەر ئێرانیش بدا ئەمە زۆر زۆر زەحمەت دەبێ چونکە کۆریای باکوور لە شوێنێکی قوڵە لە باوەشی چاینادایە لە باوەشی رووسیادایە ئەم متتەفقێکی استراتیژی ڕاستەقینەی رووسایە و متتەفقێکی استراتیژی چاینەش ئەمە زۆر زۆر جیاوازە بەڵام لە بۆ ئێران ئەو جۆرە ئیتیفاق استراتیژیانە خۆی نە لەگەڵ چاینە نە لەگەڵ رووسیا ساز ناکە بۆ نمونە ئیتیفاقی 2 ساڵ بەر لە ئێستا 2024 لەگەڵ ئێران ئیتیفاقی استراتیژی هاوکاری استراتیژی ئێران و رووسیا لەو ئیتیفاقەدا زۆر کەس پێیان وایە رووسیا نەیویستوە بابەتی سەربازی بخێتە ناوی نەخێر ئێران نەیویستووە لە ڕاستیدا چونکە هەر ئیتیفاقێکی استراتیژی سەربازی وەکو ئەوەی کۆریای باکوور و رووسیا ئەوە لە هەمان کە دەبێتەوە ڕێگا بدەیت سوپای رووسیا بێتە ناو ئێران لە هەموو کاتەکاندا لە هەموو حاڵەتەکاندا سوپای بەشێک لە سوپای ئێران رووسیا هەبێ چۆن ئێستاکە بەشێک لە سوپای رووسیا لە سووریا هەیە چۆن ئێستاکە بەشێک لە سوپای رووسیا هێشتا لە ئەرمینیا ماوە لەوێش هەبێ ئێرانیەکان بەگشتی ئەمە وەکو بابەتێکی زۆر زۆر مەترسیدار دەبینن و پێیان وایە هیچ جۆرە هاوپەیمانێکی استراتیژی ئێران نابێ هاوپەیمانیەکە بگاتە ئەو ڕادەیە کە ئەنتیگراسیۆنی سوپا هەبێ و سوپایەکی دیکە بێ لەناو خاچی ئێراندا وجودی هەبێ ئەمەیان وەکو پێشێرکردنی سەروەری دەبین ئێرانیەکاندا لە بۆ هەندێک ئێران ناچار بووە لە بینی هەردووچیاندا بمێتەواتە چەکی نوکلەری ساز نەکە بەڵام هەموو کاتێک ئەو
دەرفەتەی لەبەر دەستدا هەبێ کە کەینێ بی هەوێ چەند بۆمبێکی نوکلەری دروست بکە کەینێ بی هەوێ کە چار لە چارە حاڵ لە حاڵ دەرچوو ئێستا کە ڕەوشی ئێران وان نییە و ئێستا کە ترامپ کەواتە بەتەنیا بۆ یەک شت گفتوگۆ دەکە گفتوگویەکەی ترامپ بەتەنیا بۆ ئەوەیە شتێک بفرۆشێتە لایەنگرەکانی ماگاکان بە تایبەتی بڵێ ئێرانمان ناچار کرد کە جارێکیکە بۆمبی نوکلەری ساز نەکە یعنی درێک بکە چۆن گوتی مۆدۆڕۆم ڕفاند جێگرێکم لە شوێنی دانا کە ئەمە ئەسڵ و ئاساسی نەبوو درێکی زۆر زۆر گەورە بوو چونکە جێگری ئەوەی هاتە جێی مۆدۆڕۆ پێشتر جێگری بووە بە پێی دەستوری بنچینەی زۆربەی وڵاتان و ڤەنزوێلاش کاتێک سەرۆک شتێکی بەسەر بێ دیل ببێ بکوژرێ بمرێ خۆی بکوژێ تیرۆر بکرێ هەر شتێک بێ وەزیرەکە جێگرەکە جێگای دەگرێتەوە و ئێستا کە بەپێی دەستور ئەو جێگرێت جێگای دەگرێتەوە ئێستا کە ترامپ بەتەنیا بۆ ئەوە تێکۆشان دەکات بەڵام دەیەوێ ئەم شتانش ئێران ڕازی بکە ئێران تا چ ڕادێک ڕازی دەبێ نازانێت وەلامان کەدە دەبێ ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان مەترسیەکان لەسەر ئیسرائیل و یانیش دەستی ئیسرائیل زۆر لاواز نەکات لە دەرەوەدا ئەمەش بابەتێکی دیکەیە و ئێستاکە دەقە و سەعاتمانە لەو بارەیەوە کە ئیمزا بکرێ ئیمزا دەکرێت نەکرێ جارێ نازانین بەڕاستی هاوڕێیان ئەمە دەبێ چەند سەعاتی دیکە چاوەڕێ بکەن هاوڕێیەک شتێکم بۆ بنووسێ دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە 18 کەس ئێستا کە تەماشامان دەکەن بەڵام 18 پیتان نەنووسیون سڵاوێک کۆمنتێک پرسیارێک ئێوە بەتەنیا تەماشا دەکەن بەتەنیا گوێ دەگرن ئەمە خۆ خوێندنگانیە ئەمە خۆ قوتابخانە نیە مامۆستا قسە بکە و ئێوە دانیشن گوێ بگرن ئێمە سوعبەتێک دەکەین هەر بۆیە تەماشا دەکەین لێرەدا مەسلەی ئێران و ئەمریکا لەو ئاستەدایە با تەماشایەکی تورکیا بکەین پێشەوەی بینە سەرەوەی کە پەیەدە بۆ لەو هەڵبژاردنە دۆڕاندی و بۆ بایکۆتی کرد ئەزمموی تورکیا شتێکی گەورەمان نیشان ئەدا کە دوێنێ بەیانی زوو پۆلیسەکانی ئەردۆغان و لەگەڵ بەشی فریاکەوتنی سەرەتایی بۆ بابەتە سروشتیەکان وەکو بۆمە لەرزەوشتیوە کە پێی دەڵێن ئافات ئەمانەی هەر هەموو ینی ئافات تایبەتە شتێکە تایبەتە دەستگایەکە تایبەتە دروست کراوە سەر بە شخصی ئەردۆغانەوەی بەتەنیا بۆمە لەرزە بەڵام دوێنێ تەماشامان کرد دەستگای ئافات لە پێشەوەی پۆلیس بوو و هێرشی سەربارەگای ناوەندی جا پێیان کرد دەرگا گەورەکەیان شکاند و بۆ ئەوەی جەهەپا ڕێگانەدا ئەوان بێنە ژوورەوە هەرچی کورسی و مێز هەبوو لە بەرامبەر دەرگاکەی ژوورەوەیان دانابوو دەرگای چوونە ژوورەوە و لە ژوورەوەش کردیانە شەڕە بەرد شەڕە کورسی و شەڕە مێز پۆلیسەکان چوونە ژوورەوە هیچ کەسێک نەما لە ژوورەوە نەیهێڵن هەر هەمویان دەرکردنە دەرەوە هەر هەموو ژوورەوەکەیان خراپ کرد و کلیلی جەهەپەیان تەسلیمی کەمال کەڕەجدار ئۆغڵو کرد لە بابەتەکانی پێشودا باسم کردووە نامەوێت دووبارێکەمەوە کەمال کەڵژدار ئۆغڵو کەسێکە پێشتر لە هەڵبژاردنەکاندا دۆڕاندویەتی لە بەرامبەر ئەردۆغاندا وەت لە چەندین هەڵبژاردننی دیکەشدا ئەو کاتێکا و سەرۆک بووە هەڵبژاردننی شارەوانی هەڵبژاردنەکانی پەرلەماندا بەردەوام دۆڕاندویەتی لە هەڵبژاردننی هەری دوایی سەرۆکایەتیدا هەموو ڕەوشی ئەردۆغان زۆر زۆر لاواز بوو ساڵێک بەسەر بۆمە لەرزەکە تێنەپەڕی بوو و لەو بۆمە لەرزەیە لاوازی دەستی ئەردۆغان کەشف ببوو هەم لە بواری ئابووریدا هەم لە بواری ناکرداییدا ناتواناییدا ناکوالیتەدا کە حکوومەتی ئیسلامی حکوومەتێکی چەند بێ کوالیتەیە چەند نەخوێندەوارە چەند جاهیلە چەند نەزانە ئەمانە هەمووی دەرکەوتە بوون بەڵام تەماشامان کرد کەمال کەڵژدار ئۆغڵو ئیسراری کرد ئیلا من دەبمە سەرۆک کۆمار لە بۆ هەندێک من خۆمکاندی دەکەم لە بەرامبەر ئەردۆغان یەک لە خاڵە لاوازەکان بێگومان
ناڵین کەما کڵژدار ئۆغڵ و کەسێکی گەندەڵ نییە بەڕاستی کەسێکە کێشەی گەندەڵی نییە کێشەی بەکارهێنانی وانی سوء ئیستیفادەکردن لە پارەی حیزب و دەوڵەت و ئەم شتانەی نییە بەڵام کەسێکە زۆر زۆر حەزی لە خۆ دەرخستن و قاریار و سەرۆک بوون و ئەم جۆرەشتانی و ئەو کارانەی دەکا لە کۆتاییدا دەکەونە خزمەتی ئەردۆغان و ڕژێمەکەی یەک لەوانش من خەڵکی بێ ئەخلاق لەناو حیزبەکەمدا دەردەخەم ئەخر بێ ئەخلاق چییە لە حیزبێکی کە کللتوری ئیسلامی هەبێ کەسی بێ ئەخلاق ئەو کەسە نیە گەندەڵی دەکا کەسی بێ ئەخلاق ئەو کەسە نیە کە کاری سێکسیش دەکا منداڵبازیش دەکا ئەوە سەرۆکی حیزبە ئیسلامیەکەی خۆمان سێژنی هەنە و خۆشی بە ئەخلاق دەزانێ دەگەی حتا دەرسی ئەخلاقیش دەدە خەڵکی عەلی باپیر سێژنی نییە کاکە ئەوە ژنی یەکەمی لێگەڕێ باشە ژنەکانی دیکەی هەمووی بە 30 ساڵ و 20 ساڵ لە خۆی بچووکتر نینە ئایا ئەما بە هەموو مامەڵەیەک نابێتە مامەڵەیەکی منداڵبازی بەڵێ بەڵام دەیکە دەشیکە وەکەواتە لەلای ئەمانە چی کارێک بێخلاقی چ کارێک بێخلاقی نییە ئەمانە دەبێت لێک جیا بکەن چی بێخلاقیە کەسێک بیرێک بخواتە بێخلاقیە کەسێک بە زۆر ڕەفتە و پەچە نەخاتە سەرسەری ژنان و ژنەکەی خۆی ئەو بێخلاقە دەگەی ئەردۆغان بێخلاق نییە کە هەموو دنیای فرۆشتووە کە لە ژێرەوە لەگەڵ ئیسرائیل هاوکاری دەکا کە هەموو سەرۆت و ساماڵی دەوڵەتەکەی لە بۆ خۆی و ژنەکەی و زاواکەکانی و کوڕەکانی بردووە ئەمەیان بێخلاق نییە لەلای ئیسلامیەکان ئەمانە هیچ شتێکیان بێخلاقی نییە تێگەی وەکو وتم دەربارەی دەستدرێژی سێکسی و منداڵبازیشدا ئەوە کللتورەکەیان دیارە لە ژێرناوی خوا چی دەکەن و چی ناکەن ئەمەشیان لێگەڕێ کەماڵ کڵژدارۆغڵ ئەڵێ ئەمن بێخلاقەکان دەردەخەم لەناو حیزب بوو ئەو بێخلاقانە چێن ئەو بێخلاقانە ئەمانن کە ئەتوانن دەم لە دەوی ئەردۆغان بنێن وەکو ئوزگور ئۆزل وەکو ئەکرەم ئیمام ئۆغڵ و ئەوانە لە هەمان کاتدا دەبینین کە کەماڵ کڵژدار ئۆغڵ لەو کاتەدا کەسێکی عەلەویە ناتوانێت ئەگەر ببێتە کاندید لە بۆ سەرۆک کۆماری لە ڕەوشی ئێستادا لە تورکیای سونەدا ناتوانێت دەنجی بەشێکی زۆری خەڵک بەدەستبێنی کەسێک بێتە سەرۆک کۆمار دەبێ دەنجی هەموو چین و توێژەکان بەدەستدا بنێ واتە ئەوانەی کە لە ئیچ ئەناتۆڵ و یعنی ئەناتۆڵی ناوەڕاستدا دەژین ئەمانەی کە لەسەر دەریای سپی ناوەڕاست شارەکانی دەریای سپی ناوەڕاستڕا دەژین و ئەمانەی لەسەر شارەکانی دەریای ڕەشدە دەژین و ئەمانەی کە لە کوردستان دەژین دەبێت دەنگی ئەمانە هەر هەمویان بەدەستبێنێ بەڵام ئەو شوێنانە زۆربیان سونی و تورکیا مێژوویەکی زۆر زۆر خراپی هەیە لە مەسائلی مەزهەبیدا ئەتا تورک بەخۆشیدا کە کۆمارێکی ئەلمانی دروست کردووە لە ڕاستیدا کۆمارەکەی بەردەوام ئاینی بەکارهێناوە بەردەوام ئاینی سونە بەکار هاتووە لە سەردەمی سوڵتان سەلیمەوە هەتاوەکو ئێستا ئاینی سونە کۆڵەکەی دەسەڵاتە لە تورکیادا و کۆڵەکەی پەروەردەیە کۆڵەکەی کۆمەڵگایە لە بۆ هەندێک کەسێکی عەلەوی محاڵە بتوانێت ببێتە سەرۆک کۆمار لە ڕەوشی وەکو ئێستای تورکیا دەکەواتە کەماڵ کڵژدارۆغڵ وای کرد بۆیە کردی بۆ ئەوی بیدۆڕێنی بۆەوەی ئەردۆغان جارێکیکە ببێتەوە سەرۆک ئەگەر ئێکران ئیمامۆغڵ بە ئەوە بە دڵنیایی ئەو کاتە ئیشەکە بڕابووە ئەردۆغان فڕێدرابوو ئاودرابوو ناڵێن دەسەڵاتی بەجێدەهێش بەڵام ئاوت کرابوو و ئێستاکەش ئەردۆغان دەبینێ ناتوانێت بە هیچ شێوەیەک ناتوانێت ئابووری وڵاتەکەی کۆبکاتەوە سەریەک بە هیچ شێوێ دەلالی لە بۆ ناتۆ دەکات دەلالی لە بۆ ئیسرائیل دەکات لە ژێرەوە هەموو کارێک لە بۆ ناتۆ دەکات لە بۆ هەندێک ترامپی زۆر زۆر لێ ڕازیە بزانە ترامپ جوێن بە ماکرۆن ئەدا جوێن بە ئەڵمانیا ئەدا جوێن بە بەریتانیا ئەداوەنیە بەڵام مەحتی ئەردۆغان دەکات لاتان سیر نییە بەردەوام مەحتی ئەردۆغان دەکات
دیارە لێرەدا شتێکی دەربارەی ئیسرائیل و دەربارەی ئەمریکا و دەربارەی ناتۆدا وا کۆبوونەوەی ئایندەی ناتۆش لە تورکیا دەکری دیارە لێرەدا شتێکیە هەروەکوتم بەڵام سەرباری ئەوەش تەماشا دەکەین ئەردۆغان ئابووری پێکۆ ناکرێتەوە دەوڵەتی پێ بڕێوە ناچێ هیچ شتێکی نییە بداتە خەڵک لە هەڵبژاردندا ئێستاکە دەیەوێ بەوەی کە ئۆپۆزیسیۆنەکە ئۆپۆزیسیۆنێکی ئەوەی ئۆپۆزیسیۆنە دیزایانی بکاتەوە کەماڵ کڵژدار ئۆغڵو بێنێ بچونکە ئوزگر ئۆزەل سەرۆکی ئێستا بەردەوام ئیسرائیل لەسەر ئەوە دەکرد کە من لە تعویز لەوە نادەم ئیکرام ئیمامۆغڵو کاندیدی سەرۆکایەتی ئێمەیە وە جەماوەری جەهاپەش ئەمەی دەوێت ئەوەی ویستووە خۆی لە خۆیدا ڕاستیەکەت بوێ ئیکرام ئیمامۆغڵو ئێستا سەرۆکی جەهاپەیە بەڵام ئوزگر ئۆزەر لە پێش کامێرادا هەرچەندە ئوزگر ئۆزەر سیفاتی سەرۆکایەتی گەلێک زۆر ئەومان لەبیر نەچێ و ئەمەی بەکارهێناوە کە ئەمانە گوایە لە هەڵبژاردننی ڕابردوودا هەندێک پارە بە تایبەتی پارەی بەلەدیە و هەندێک پارەش کە بە یاسایی لە دەرەوە بۆیان هاتیوە بەکاریان هێناوە بەڵام لە چ کۆبوونەوەیەکی حیزبی لە تورکیادا ئەم کارە ناکرێت پاشان ئەم کارە کۆمیسیۆنی تایبەت بە هەڵبژاردن قبولی کردو 2000 لەسەر یەک چۆن ئەکرێت دادگا ئەو مافە بەخۆی بدا بڕیارێکی وا بدە تەماشامان کرد بڕیارێکی وادرا لە بۆ ئەوەی لە ڕێگای کەماڵ کڵژدار ئۆغڵ و ئوزگر ئۆزەل و ئیمامۆغڵ لە حیزبدا ئیخراج بکەن دەربکەن و ئەو کاتە کێشەیەکی زۆر گەورە دەکەوێتە ناو جەهاپە بەخۆیەوە خەریک دەبێ ئاگای لە هەڵبژاردن نامینێ ئەردۆغانیش لە ژێرناوی ڕەوشێکی نائاسایی لە هەرێمەکەدا هەیە پێرە گڵۆپی سوور بنێ و بچێتە هەڵبژاردنێکی پێشوەخت وە لەوێدا لەو هەڵبژاردنە پێشوەختەدا بتوانێ هەم ئەردۆغان سەرکەوێ و دوای ئەوە کە ئەردۆغان سەرکەوت ئینجا بسێ پێشەوەی ئەردۆغان سەرکەوێ بە ئەمەشتەوا بکەم لە هەڵمەتی هەڵبژاردندا ئەردۆغان بڵێ ڕاستە ڕەوشی ئابووریمان خراپە بەڵام بەتەنیا ئێمە نین ئەوە عراق لەسەر پترۆڵ دەژی بزانە ڕەوشی ئابووری چەند خراپە کوردستان قوزەی عراق موسەخۆرەکانی هەر سێ مانگجارێک موچەیەکیان لە بۆ دێ هەندێک زەر ئێمە خێریان پێ دەکەین تەماشاکەن ئەوە قەتەڕ و دوبەی و نازانم چی وێران بوو ئەوە فەڵستین وێران بوو ئەوە لوبنان وێران بوو ئەوە سووریا وای بەسەرات ئەوە ئێران وێران بوو ئێستا کە لە دەستی ئێمەدا تورکیا مایە و ئێمە نەمانە هێش تورکیا وێران ببێ ئێمە تورکیامان پاراست یەکێتی تورکیامان پاراست و لە هەمووشی گرنگتر تێرۆرەمان خستە ناو تەنەکەی زبڵەوە تێرۆری پەکەکەمان خستە ناو تەنەکەی زبڵەوە چەکمان پێدانان لە شاخێنامان نەخوارەوە وامان کرد و وامان نەکرد لە سووریا شوامان لێکردن و ئێستاکە سووریا و ئەحمەشڕە دەستی خۆماندانە پەکێکەش لە دەستی خۆماندایە وامان لێکردی هیچ مافێکیمان پێ نەدان و وازیان لە تێرۆر هێنا ئەو پرۆپاگەندانە بکاو خەڵکێکی بێ ئۆپۆزیسیۆن بێگومان دەنگ نادەن ناستە سەر سنووخەکانی دەنگدان ئەوەی دیکەش دەسێتە سەر سنووخەکانی دەنگدان لە ئەنگری ئەردۆغانە بەردەوامیش لە تورکیادا شانسی لە 4/5 سەختەکاری هەیە ئەوە لە عراق بۆ نمونە زیاترە لە سووریا زیاترە بەڵام لە تورکیادا لەبەرەوەی مؤسسات هەیە هەر ئەوەندە دەکرێت بەو شێوەیە دەبێتەوە سەرۆک وە دوای ئەوەی بۆ سەرۆکیت ئەمجارە بێ لەگەڵ دەم پارتی ئیتیفاقی بکە بڵێ تەماشاکەن ئێوە شەڕی مانەوە دەکەن لە مۆدووا بژین قایم ناخەمە سەرتان ئۆجالانیش جێگە ڤیلایەکی باشی لە بۆ دەکەین لە ئیمرالی با لەوێ بێ وەرن ئێوەش با دەستورەکە بگۆڕین بیکەنێت دەستورێکی سڤیل گوایە سڤیل لەو دەستورەدا ئەو مادەیە هەڵبگرین کە نابێت سەرۆک 2000 زیاتر هەڵبژێردرێتەوە هەموو مەسەلەکەی ئەردۆغان ئەمەیە هەموو مەسەلەکەی ئەردۆغان ئەمەیە لێرەدا تەماشا دەکەین ئەمە شتێک نییە هیچ کەسێک قبولی بکە نە لە ناو تورکیادا نە لە دەرەوەی تورکیادا
تەنانەت لە ئەنگرانی تورکیاش لە دەرەوە ناچارن ئێستا مەحکومی دەکەن جا بە قسەیە بە تەنیا بە لە دوانە یاننا ئەمەیان شتێکی دیکەیە لە بۆ هەندێک تەماشا دەکەین لەو بینەدا مەسەلەیەکی بەو شێوەیە لە ئارادای تەنانەت ئۆجەلانیش کە چاوەڕوانی کۆمەڵێک یاسایە کۆمەڵێک دەست و بردە لە ئاک پارتی تەماشا دەکەین ئۆجەلانیش ناچارەوە بێتە دەنگ بڵێ ئەمە شتێکی دیموکراتیک نییە ئایا ئەمە بەتەنیای بە قسە دەمێنێتەوە ویانیش کردداری لە دووادادەی ئەمە لە ئایندەدا دەبینین و لە هەمان کاتدا لە ئایندەدا دەبین ئایا جەهپە هەرچەندە وەزعکە زۆر خراپە لە وەختێکی زۆر خراپ لە بۆ جەهپەوەی کردە چونکە جەژنانە لە تورکیا ئەمە دەزانین جەژنانە هەیە جەژنانە و نۆ ڕۆژ حوتویەک دەخاین وڵاتێکی ئەوەندە گەندەڵە ڕۆژی جەژنانەی مناسبەتی جەژنانەی کردوتە نۆ ڕۆژ ئەردۆغان لەو نۆ ڕۆژەدا خەڵک بەردەوام بە سەر بڕین و جەژنانە و جەژنت پیرۆز بێ و چوکلات بەشینەوە چوونە مزگەوت و نوێشکردن و تەڕاویح لێدان و خەڵک بەو شتانە خەری دەکە بۆ ئەوەی خەڵک نێتە سەرجادەوە دوای نۆڕۆژ خەڵکەکە بێزار دەبێ و باوەڕی بە جەهپە نامینێ و زیاتر دووبەرەکی لە ناو جەهپە دروست دەبێ و خەڵکانێکی نزیک ئوزگر ئۆزەر وە ئێستاکە کە زۆربەی زۆری لەگەڵیدایە سەد و نازانم چەند پەرلەمانتەری لەگەدایە بیستیش لە لای ئەوەیە کڵژدار ئۆغڵونە دەیەوێ لەو بینەشدا لەو سەدەیدا چەند کەسێکیکە بەپارە بکڕن و بینێنە لای کڵژدار ئۆغڵ جا لەو بینەدا بزانین جەماوەری تورکیا خەڵکی تورکیا و ئۆپۆزیسیۆنی تورکیا لەو تاقیکردنەوە سەختەدا چۆن تێدەپەڕن لە تاقیکردنەوەی پێشوودا زۆر بە جوانی تیان پەڕان سەرباری هەندێک کەم و کورتی زۆر بە جوانی تیان پەڕان بەڕاستی کە نەیان هێشت بە هیچ شێوەیەک چونکە ئەو کاتە کاتی ئەکرەم ئیمامەڵۆن جیرا ئەو کاتە خۆی بڕیارەکەوا بوو دوای ئەو یەکسەر قایوم ئەو کاتی بخەنە سەر جەهپە بەڵام نەیانتوانی لەبەرەوەی خۆپیشاندنی زۆر گەورەکران لە تورکیادا و ئێستاکەش با بزانین لە دوای جەژن ئایا جەهپە ئەو ئیتیساڵی لا دروست دەبێت لەگەڵ خەڵکدا هەرچەندە ئەمە کێشەی زۆر گەورەنە بە پێی قانونیش کێشی زۆر گەورنە چونکە کلیلی بارەگەی حیزب بەدەستی کەماڵ کڵژدار ئۆغڵیە پارە ئێستا لە دەستی کەماڵ کڵژدار ئۆغڵیە تەلەفۆن لە دەستی کەماڵ کڵژدار ئۆغڵیە مۆری حیزب لە دەستی کەماڵ کڵژدار ئۆغڵیە پەرلەمان لە دەستی کەماڵ کڵژدار ئۆغڵیە ئەم شتانە هەموویان هەنە هەر لە بۆ هەندێک چوون بە پەلە ئوزگر ئۆزەریان خستە سەرۆکی فراکسیۆنی پەرلەمانی جەهپە ئێستاکە ئوزگر ئۆزەر سەرۆکی فراکسیۆنەکەیە و یانیش گوتێبێژی فراکسیۆنەکەی لە پەرلەماندا ئەمە توانیان فریای بکەون بەڵام بابەتەکانی دیکەش دەبێ فریای بکەون بەو گەرمای هەیە کە ئێستا لە تورکیاش گەرما دەستی پێ کردووە بزانین ئۆپۆزیسیۆن لەو دەرسەدا تا چڕادێک سەر دەکەوێ کوردەکان و خەڵکی دیکە تا چڕادێک دێنە دەنگ بەڕای من دێنە سەر دەنگ وەها بیر ناکەنەوە ئەمان بەتەنیا وەکو کێشەیەکی جەهپە بینن ویانیش ئەو ئاکەپەیانەی یعنی ئەو کوردانەی کە لە خزمەتی ئاکەپە زۆر زەرگلەیی دەکەن ئێ باشادی جەهپە نەبوو حەسانەی دەنگیدا بە لێسەرنەوەی حەسانە لەسەر سلاحەدین نەمیرتاش بۆەوەی بگیرێ بەڵێ جەهپە بەڵام جەهپەی کەماڵ کڵژدار ئۆغڵ بوو جەهپەی ئیمام ئۆغڵ نەبوو ئەو کاتە لەو حاڵەتەی ئێستادا ڕەنگ بێ لایەنگرێکی زۆری دەم پارتی و کوردەکان دەنجی خۆیان بخەنە پاڵ دەنگی جەهپە و لێرەدا ئەمە وەکو نمونەی بەرگریکردن لە جەهپە نەبیندرێ بەڵکو وەکو بەرگریکردن لە دیموکراسی ببیندرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ماوەیەکی دوور و درێژە گوتوبێژێکی نیمچە ئەکادیمی دەستی پێکردەوە بەڵام بەڕای من ئامانجەکە لێی هەڵەیە ئەویش ئەوەیە کە لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دیموکراسی ناپێ و زۆر کورد ئەو بنیشتە دەجوونەوە نمونەی ئەوە دێنەوە کە وڵاتانی کەنداوی چەند دیموکراتنی بەڵام حاڵیان باشە خەڵک لەیان ڕازیە بەڵام ئەمە تا چڕادێک ڕاستە تا چڕادێک بابەتێکی ئەخلاقیە و تا چڕادێک ئەمە بابەتێکە لە خۆر ئاواوە
دەیەوێ دیزایانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە وەڵا بابە دیموکراسی بە کەڵک ئێوە نایە ئێوە پاشایەکتان پێ باشە فەرهاد پیرباڵ ئاسا بیهێنە سەر تەلەڤیزیۆن و کەناڵەکان بڵێن کاکە دەست بە شاشەی کابراوەوە بگرن ئەگە جار و بەردووسێ قسەشتان پێوت وەکو من لە بنەوە تۆڵەی بکەنەوە بڕۆنە سەر قەبری نەمران شعرێک بخوێنەوە دەگەی بەم جۆرە شتانە لە هەڵبژاردنەکانیشدا لە بۆ دەوڵەتی سەر بەخۆیشدا قونی خۆتان قوچکەنەوە خەلاص و بڕایەوە ئیتر بەو شێوەیە داوای لێبوردنەکەم ئەو جۆرە ئەستووە بەکاردێنم مەبەستم سوکایەتیکردن نییە بە کەسێک بەو شێوەیە ڕەفتار بکەن بەڵام ئایا ئەمە تا چ ڕادێک ڕاستە بەڕای من هیچ ڕاستێکی خۆی تێدا نییە هەموو کۆمەڵگایەک شایانی دیموکراتیە هەموو کۆمەڵگایەک ئەشێ دیموکرات بێ ڕاستە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە دیموکراسی نەخستۆتە ئەولەویەت بەڵام کۆمەلگایەکی برسیە کۆمەلگایەکی بێ پەروەردەیە کۆمەلگایەکی مەبەستم لە بێ پەروەردە تەنانەت نیزامی پەروەردەی سەقەتە وەکو کوردستانی عراق و بەگشتی عراق وەکو تورکیا کە پەروەردەکەی زۆر زۆر سەقەتە ئێستا کە باشترین پەروەردە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشتر سووریا بوو پێشتر سووریای ئەسد باشترین پەروەردە بوو و ئێستاکە ئەو قوتابیانەی من هاوسەرەکە مامۆستایەکە لە بۆ تەربیەی بەڵند تێگەی و تەڵەبەی خوێندکاری سووری هەنە بەخۆش پێی سەیرە ئەو خوێندکارە سووریانە کە تازە هاتوونە 3-4 ساڵە هاتووە تەمەنی 16 ساڵە 15 ساڵە 3-4 ساڵیش هاتووە کەواتە زمانەکە باش نازانێ بەڵام لە ئاستێکی زۆر باشدا ئەگەر ئاستی یەکەم نەبی دومین و سێم پلە دێنی لە ناو پۆلەکەیدا ئەمە لە چیەوە دێ لە پەروەردەی سووریای سەردەمی ئەسەدەوە دێ سووریا زۆر شتی خراپبوو بەڵام پەروەردەکەی زۆر زۆر باش بوو تەنانەت ئێران پەروەردەی ئێران ئێستاشی لەگەڵ داوای بەڕاستین لە زۆر وڵات زۆر زۆر پێشکەوتووترە بە تایبەتی پەروەردەی ئێران لە بواری ئەندازیاریدا لە بواری ئەلکترۆنیدا لە بواری تۆپدا و بە تایبەتی لە بواری ئەندازیاریدا ئەندازیاری ئێران زۆر زۆر بەناودەنگن بەڵام ئەو وڵاتانێ کە تۆزێک دەیانەوێ قونی خۆیان بە پەنجەی خۆر ئاوا بخورێنن دڵیان بۆ خۆر ئاوا لێدا پەروەردەکەیان لە هەمویان سەقەتترە تەماشای کەنداو بکە مرۆڤ هەموو شتێک فێر نابێ ببێتە ئینسان فێر نابێ ئەگەر تای سیارەکەی پەنچەر و بەخۆی بزانێ تایەکە پەنچەر بکە فێر نابێ پایسکل لێ بخڕێ وەکو لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بە حیزبە کوردیەکانیشەوە مەسەن ئێستا پارتی ئەندامێکی پارتی لە ئەوروپا چۆن دەناسرێتەوە بەڕایەوە ئەندامێکی پارتی و یانیشیەچێتی بەوە دەناسرێتەوە کە پایسکل نازانێت لێ بخڕێ من زۆر بەرپرسی پارتیم بینیون کە زانیویانە من پایسکل باش داژم دوسێ جۆرە پایسکلم هەنا لە ماڵەوە ماوتن بایک کورس و سیتی بایک و ئەو شتانم هەیە منیان بینیوە یەکەمین داواکاریان لێ کردومە تخوا ڕۆژێک فێری پایسکلمان بکە تەمەنی 50 ساڵە نازانی پایسکل لێ بخڕێ لە ئەوروپاش دەژی لە ئەڵمانیاش دەژی وڵاتی پایسکل لە هۆڵەندا دەژی وڵاتی پایسکلە پایسکل لێ نەخڕیوە کەواتە منداڵەکەی ئەگە بچێتە قوتابخانە کە 200 مەتر دوورە بە ئۆتۆمبیل دەیبە بە پایسکل نایبە ئەوە مانای ئەوەیە بزانە ئەخلاقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆنە و ئەمە هەموو وا دەکاتن کە ئێمە لە بەرامبەر ئەزمونێکی نوێ بین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو ئەزمونە نوێیەش پێمان دەڵێ ئایا خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شایەنی ئەوەیە ڕژێمێکی دیموکراسیان هەبێ یان نە و دیموکراسی لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ناگونجێ کێشەیەکەیە کە نەگونجێ نەخێر هیچ کێشەیەک نیە ئەی بۆ ناگونجێ لەبەر ئەوەی خەڵکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتیش ئەو وڵاتانەی کە زیاتر نزیکی خۆر ئاوان ئێمە ناڵێن وڵاتانی وەکو چین و رووسیا دیموکراتن
نەخێر ئەوە بەڵام ئەوانە بە ئاشکرا ئەڵێن ئێمە دیموکرات نین ئێمە ڕژێمەکەمان وایە لە خۆر ئاوە دیموکراسی هەیە لە ئەوروپا دیموکراسی هەیە لە سوێت هەیە لە هۆڵندا هەیە چێ ئەتوانی بڵێ نییە بەڵام سیاسەتی ئەوان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تایبەتە بەوەی کە ڕژێمێک هەبێ هەموو شتێکی دابێ بەتەنیا دیموکراسی تێدا نەبێ ئەردۆغانێک بێ ئەحمەد شەرعێک بێ مەسعود بارزانێک بێ بافێل تاڵەبانێک بێ تێگەی وە لە ئێرانی سبەی سەرسەریەکی شاپەرست کە کلچی ڕەب کردووە بە دەست لێدانی کوردایەتی دەیەوێ ئەوە بێتە سەردەستەڵات لە بۆ هەندێ ئەو ئەزمونەی تورکیا بەڕای من ئەزمونێکی زۆر 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 باشە ئەv نا ئەیە ئەوێ کو من بڵاو کرد ئەv نە ئەیە ئەv دیمەنێ ڕاستی نەتەنیاهەیە نەتەنیاهۆ توجاران حەز کوردان نەکردە و بە تایبەتیش دژمنێ پەکێکی بووە بە تایبەتیش ژبێ و پەکەکە لە سووریا بووە و یەک کەسێک و دەستێوی لە ڕەڤاندنە ئۆجالان ڕاهەبووە نەتەنیاهۆ بووە دەبێت و تو وی بووی تەنێ بە پەکەکێ بەگرێ بدەی جاناڵمان سۆڕی ئەو ناوچێت دەلە خۆکەیە و ناوەکی خۆش بکە جاناڵمان سۆڕی دەبەک و تو بێژی ئەو مەسەلە گرێدای ئۆجەلانە نە دژی کوردانە ئۆجەلان 1990 ڕەڤاندیە ئان نەڕەڤاندیە ئەو نە پرزگرێکامەیە ژبێک ئۆجرانە سووریا بفلان لێ ئەسلێ خۆنینە میناکە ڕێفراندۆمی بەرچاوانە یەک و ji بۆی ڕێفراندۆمێ قێڕەقێر دکرد کی بوو نەتەنیاهۆ بوو یەک و ji بۆی ڕێفراندۆمێ تشتێک نەکرد کی بوو دیسە نەتەنیاهۆ بوو ئێدە بەسە هون ژvê یەکێ کەنگی شەرم ناکەن هون کەنگی نابێژن عیبە ژمەڕە ئەو بێناموسیە ژمەڕە یعنی ئەو بێناموسی نەتەنێ دەناوە حیزبێن غەیری پەکەکێدا هەیە دەناوە پەکەکێداژی هەیە ئاوێن کو لە تەلەڤیزیۆنێ پەکەکێ داخفتن پرۆگرام چێ دکردن نەهاژی پرۆگرامان چێ دکەن هەنێک ژێ دەرکەتنە کەناڵ چێکردنا و ئێک و نەها مینە زبێر ئایدار چەند جارا دەگوتن ئەم حاضر بە ئیسرائیل ڕابکەون تەکیلیان سکرێتە بشکێت و بە ئیسرائیل ڕادکەوی تەکیلیان هەرە تەکیلیان چێکە کەس دژی تەکیلیان نینە لێ تەکیلی ئارمان جێتە نەتەکیلینە تو دەبێژی ئەمژی ئامادەن وەک یێدنێ وەک کوردێدنێ ببن ژنێ ئیسرائیلی کو تشتێکی ژمەڕا ناکە و ژبیر نەکە جان ئەڵمان مەسەلە نەوسا بووشی مەسەلەن حتا 5 و 6 مەها جانیوەری مەها یەکێ حتا وێ دەمێژی ئیستیخبارەتە ئیسرائیلی بەردەوام دوچوو ڕۆژ ئاوا دەهات ئەجارە یەکەمین بێژم استخباراتە ئیسرائیلی لە ڕۆژ ئاوا بە کیرە بەردەوام داخفت تەنێ مەزلوم نا بە باهوز ئەرداڕا داخفت چ چێ بوو تشتێک چێ نەبوو وێ دەمێ هەموو پەکەکە هەموو ڕۆژ ئاوا حاضر بوون بە ئیسرائیلیان ڕاهافکاریە بکەن لێ لە پێنگاوێکی ڕاستەقینە دەگەڕیان پەنگاوێکی پراکتیکی هەر گوتن پێنگاوێکی پراکتیکی ئەم ببینن وەک یاکو هون ji بۆی دروزیان نیشاندن ji بۆی مەژی نیشان بدەن پێنگاوا پراکتیکی 5 و 6 مەها یەک هات لە حەلەبێ کۆمکوژیە کوردان چێکردن میلەتێک ji 1966 دەرس ji vê qurucîtiya ji vê cehşetiya xwe dernexe ev millet bira bikewe ber rêxê beranan Ocalan ne tenê li Lubnanê li dijî ne tenê Ocalan li Lubnanê bû hûn cahîlin jî
ئەو کوردێن کوردایەتی جەماعەتی کوردایەتی بە تورکیش بۆی کوتو ئەزباوەڕ و کوردیاتە خراپە کوردی نزانی و ئانژی ئەدەبیاتە سیاسی بە کوردی قەت نزانی کوردایەتی بە تورکی ژەرا دەبێژن کورد چولوک چۆ تورک چولوک هەیە یعنی تورکیە نازی کوردایەتیش یعنی کوردێن نازی کوردێن نازی گەلێکی جاهیل نژی ji bo çi cahilin dibêjin Ocalan wê demê li Lubnanê bûye li dijî Netanyaho bûye li dijî İsraîlê bûye gava ku Ocalan li Lubnanê bû kî dinê li Lubnanê nebû Celal Talebanî li Lubnanê bû û li Sûriyayê jî bû yekêtî niştîmanî Kurdistan ji xwe piştî şerê hekarî ku Tirkên mît û eşîretên مامخۆڕی و گەودی و ژیرکی و گەلێک عەشیرەتێن دنێ گۆیی و هەمی لێخستن لە یەکێتی لە جەماعەتی دکتۆر خالید و عەلی عەسکەری کو لە حەکاری 500 کەس جوانە کوشتن و یەکێتی حاڵ تێدا نەما چوو سووریایە لە ڕاستیا خۆدا سووریا یەکێتی نیشتیمانی کوردستان چێکردی بوو یعنی یەکێتی وێ دەمێ لە لوبنانێژی بوو جەلال تاڵەبانی لە لوبنانێژی بوو جەلال تاڵەبانی چەند جارژی لە لوبنانێ سەردانی ئۆجالان کردیە باش ئەو مەگۆت ئەو یەکێتیە ئەو ژی وەک پەکەکەی خراپن دژمنێن نەتەنیاهۆنە دژمنە ئیسرائیلێنە ئەو جۆشە سووریایی بوون ێ باشە سامی عەبدوڕەحمان لە لوبنانێ چ دیکرد هێ سامی عەبدوڕەحمان چ دیکرد يعني هون وقاسي جاهلا وقاسي بوبوليستن ووقاسي جي نزانا خبري وجديروك نينا هاي وجدتايا نينا هاي وجدتايا نينا از اوجلان و بيواجوهاوي و فلسفيهاوي و بارتياوي تشتك ديروكاوي تشتك وينا باريزم لي راستينا راستينا نتنياهو إسرائيل حمو ji Kurdan pir hez dikin lê tenê bigotin niha here İsraîlê here her saziyekî İsraîlî heta istixbarat û eskerî jî bêje ez Kurdim ji te re li dihol û zornayê dixin û qasî heşta dikin lê gava ku mesele bû siyaseta derive yê ku herî zêde wek beranê qurbaniyê gerekserê wî bêjê kirin ji boî dewletê Tirkiye û Iraq û Îranê û Sûriyeyê Kurdin divê Kurd be İslamiyên serseriyên îxwanî di vê noqteyê de rast dikin lê ev ji bo meseleyekî îdeolojîk bekartînin lê tiştê ku İslamî dibêjin rast devî werî de derbarê İsraîlê de lê ev wek meseleyekî îdeolojîk bekartînin mesela henekî bêwî rengî gerek mirov lê binêre loma jî niha li gorî min tiştê ku li Tirkiyeyê çê dibe tiştekî ku gerek mirov hemû ezmûnekî lê werbigirin û li gorî min alîkarîkirina CHP nayê wê watayê em alîkariya CHP û Partiya Atatürk û tiştê wisa dikin dibe ku bibe zemîneyek ku millet li Tirkiyeyê hinek hêşeyî bêsirê wî ji ehmeqtiya rizgar bibe ez behsî milletê nav Anatoliayê dikim îç Anatoliayê dikim ka em werin ser PYD çima weqasî kursî wenda kirin li hilbijartina çaroj beriya niha de ji xwe hilbijartina Sûriyeyê hilbijartinekî bêmeعنaya li hilbijartinekî de ku serok mafê wî hebe heftê kes bixê nav parlamentoyê de bi yek telefonî ev hilbijartin beredayî ev rastiyek e ew baz dikim kak diyar Ömer lew hilbijartinê de temaşa dikin ke çî rûy dawe pêş hilbijardin bêguman temaşa min kir qonaxekî seyr rûy da pêş hilbijardin û tenanet pêş 2026 li 2025 de her wekî gotim istixbaratê İsraîlî
بەردەوام لەناو سووریا لە باکووری سووریا دەچوو دەهات و ئیستخباراتی ئیسرائیلی بەردەوام لە بینی پارتی ئەنە کەسە پەیەدە حتا پەکەکە دەهات و دەچوو حتا ئەوان چوونە قەندیلیش حتا ئەوان چوونە دوایی چوونە بارەگای پەژاکیش حتا دوسێ ڕۆژ دوای ئەوەی کە چوونە بارەگای پەژاک و بەلگە فلیمێکیان ساز کرد ئینجا هاوپەیمانی شەش حیزبە کوردستانی کە ئێران ڕاگەیەنران بەڵام پێشتر لە سووریا ئەمە هەبوو و زۆر بە ئاشکراش هەبوو و ئەمانە ڕنگ بە یەکەمین جارە لە منتان جۆلێ بێ ئەمانە بەردەوام لەگەڵ باهۆز ئەرداڵدا دەنیشتن هەرچەندە کەسێکی سەرووی باهۆز ئەرداڵ لەوێ بوو باویش باس بکەم لەو شەڕانەی دێرە زوور و ئەمانە پێش بە 9 مانگ پێش شەڕەکان و هەتا کۆتایی هێنانی شەڕەکاتە ئەم دوایەش مراد قەڕایلانیش لە سووریا بووە لە ڕۆژهەڵات بووە ئەوە جار یەکەم لە دەوی منتان لە دەوی من دەزانم مراد قەڕایلان هەڤاڵ جەمال لە سووریا بووە لە کاتی ئەم شەڕانەدا بەڵام باهۆز ئەردالیش لەوێ بوو حتا باهۆز ئەردال پێش مراد قەڕایلان هاتە دەرەوە بەڵگەیەکم لە دەستدانیە ویانی شتێکم نەبیستووە کە مراد قەڕایلانیش لەگەڵ ئیسرائیلەکان دانیشتووە و ڕنگ بە ئیسرائیلەکان نەیانزانی بێر هەر لەوەیە بەڵام بەڵگەم لە دەستدا هەیە کە ئیسرائیلەکان بەردەوام لەگەڵ باهۆز ئەرداڵدا دەنیشت و ئەم کاتە لەگەڵ ئەنەکەسە لەگەڵ پارتیشدا دەنیشت هەموو ئامانجەکەیان ئەوە بوو کوردەکان سەفەقاتی خۆیان بەرز بکەنەوە لەگەڵ سووریا ڕێک نەکەون ئەو ڕێککەوتنەی کە ئەمریکیەکان بە زۆر پێیان کردبوون لە بینی ئەو ئیمزای لە بینی مەزلوم و ئەوە مەزلوم و شەرع لە کاتی کۆمەڵکوژی عەلەویەکاندا ئەمە جێبەجێ نەکەن چونکە ئەو کاتە بەتەنیا نەوتەکە با بڵێن یەک نمونە بێ نەوتەکە لە سەدا چلی بۆ کوردەکان بوو شەرع ئەو حەق قبولی کردبوو وەڵحاصل ئیسرائیل گوتی ئەوە مەکەن ئێمە لە سووریا دەین ئێمە سووریا خرا دەکەین ئێمە سووریا کاول دەکەین سووریا لە بیگەینە ئاستێکی زۆر بەرز کۆنفرانسێکی یەکگرتووی سازکرا لە نێوان ئەنەکەسە و پەیەدەدا و لەوێدا لە ژێر گوشاری بارزانی و ئەنەکەسەدا گوتیان لەگەڵ عەرەب ئیتیفاقکردن نابێ باشتر وایە ئێمە فدراسیۆنی خۆمان ڕاگەین پەکەکەیان هێنا سەر ئاستی فدراسیۆن و فدراسیۆنەکە ڕاگەێنرا کە فدراسیۆنەکە ڕاگەێنرا شەرع و تورکیا زۆر زۆر تەنگاو بوو گوتیان ئێمە پێواژەی ئاشتیمان ڕاگەاندووە لەگەڵ ئۆجالان و ئەمانە بەردەوام واز لە ئیسرائیل ناهێنن و ئیسرائیلیش بەردەوام کە دەهاتە ئەوێت میتی تورکیا بەردەوام دەیزانی و ئەمە بۆ هۆی ئەوەی کە تورکیا بە شەرع بڵێ هەموو تەنازولێک لە بۆ ئیسرائیل بکە لەگەڵی ڕێکەوە لەگەڵی ڕێککەوت لە تەنانەت لە سەردەمی ڕێککەوتنەکەشدا بەردەوام ئیسرائیل لە ڕێگای بارزانی پەیامی دەنار بەرخودان بکەن لێیاندن لێخە هەڤاڵ لێخە دێگەی سۆبە و بەتانی و شتی خێرخوازیشی دەنارد پارتی شتی باشی دەنارد بەڵام لە پڕەوەش لە هەمان کەدا دەیگوت لێیان خەن ئەدەیانگوت ئیتیفاق نەکەن و ڕێک نەکەن و فلان بن دوایی تۆماس باراک هەت بە زۆر ئیتیفاقی پێکردن حتا تۆماس باراک لەبەر چای مەسعود بارزانی بە مەزلوم عەبدی دەڵێ بە عاقڵ بە ئاگاداری خۆت بە خەیاڵەکانت بەجێ نایەن چاوتە دەستی ئیسرائیلە ئەوە قەت و قەت جێبەجێ نابێ تێگەی لەبەر چای مەسعود بارزانی ئەو ئیمزایەکەیان پێ دەکە ئیمزایەکەیان پێکردە هەردوای ئەوە تەماشا دەکەین لە پێش ئەوە هەڵبژاردنە ئەنە کەسەی سربەخۆخواست ئەم جارە چووە فێڵێکی گەورەی لە پێیەدە کردووە ئەو ئەنە کەسەیە کە پێشتر دەگو عەرەب پیسە نابێت لەگەڵ دیمەشق ئیتیفاق بکرێ عەرەب پیسە ئەنە کەسە چووە لە ژێرەوە لەگەڵ عەرەبەکان ئیتیفاقی کردووە ئێمە دەنگ لە فلان شوێن دەدەین فلان کەس ئێوەش لە فلان شوێن دەنگ بدەن فلان کەس ئەوە یان یەک دوێمینیان پێیەدا ئەڵێتن ئێمە بایکۆتمان کردووە بەڵێ بایکۆتی کردووە پێیەدا بەڵام ئایا پێیەدا بە تەنیا وەک مەبەستێکی ئەیدۆلۆژی و سیاسی بایکۆتی کردووە من لەو قەنەعەتەدانی پێیەدا گەیشتۆتە ئەو ئاستەی ئەو قەنەعەتەی کە دەنجی پێنادەن بۆیە بایکۆتی کردووە ئەمە ڕاستیەکە بۆیە ئەنە کەسە بەشداری لە هەڵبژاردن کردووە ئیتیفاقی لەگەڵ عەرەبەکان کردووە
و ئێستاکەش لەو هەشت کەسەی ئەو هەشت کوردەی کە دەرچوینە هەندێکیان هەر کوردیش نازان یەکێکیان لە کوبانێ یەک کەلیمەی کوردی نازانێ بەخۆ یەک کەلیمەی کوردی نازانێ قسەش ناکا بە کوردی حتا ئێستاش کەس نازانی ئەمانە سەر بەچینە سەر بەچینینە بەڵام بە ئاشکرا پێتان بڵێم چواریان عەرەبن چواریان کوردن و ینی چواریان سەر بە عەرەبەکان با بڵێم ڕەنگی بە ڕەگەز کورد بن بەڵام سەر بە عەرەبەکان هەندێکیان ئەوانەی ئافرین پێشتر هەمیان نزیکی ڕژێم بوون یعنی ئێستا هەر هەمیان نزیکی ڕژێمن ئەوانەی ئافرین ئەوانەی دەرچوونە سێ کەسە هەر هەمیان سەر بە ئەحمە شەڕن ئەمە هیچ ئەوانەی دیکەش کوبانی و قامیشلۆ و حەسەکە ئەمانە زیاترینیان نزیکی ئەنە کەسەنە بەڵام لە شێوازی هەڵبژاردننی ئێستادا زەحمەتە ئەتۆ بزانین چونکە حیزبەکان لیستیان نیە لیست پێشکەش ناکە شتێکی وان نیە لە هەڵبژاردننی ئێستادا بەگشتی ڕەوشەکە بەو شێوەیە ئەوەی ئەتوانین دەستی لێوەربگرین کاک ڕەوەس من لەگەڵت دامە پارتی باشترین حیزبی کوردستانە باش پارتی زیرەکترین حیزبی کوردستانە پارتی ئەتوانێ هەموو قەوم و قەومیاتەکانی کوردایەتی چەپایەتی شوعیەتی پاسۆکایەتی ئیسلامێتی پەکەکایەتی ئاپۆچیتی گۆڕانچێتی جەلالیچێتی حیزبی دیموکراتچێتی هەر هەمیان بباتە سەر ئاویشیان پێنەدا و بە تینوتی بیانگەڕێنیتەوە پارتی زیرەکترین حیزبە هەمویان دەماری ملیان ڕەب دەکە بە ناوی کوردایەتی دەگەی بە ناوی کوردایەتی بەڵام بەخۆی دەچێ باشترین برادرایەتی و دۆستایەتی لەگەڵ برا عەرەبەکان لەگەڵ برا تورکەکان لەگەڵ برا ئێرانیەکاندا دەیکا منیش لەو قەناعەتەدامە کە پارتی سیاسیترین حیزبە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا تەنانەت نەک لە کوردستاندا پارتی سیاست مەدارترین حیزبە حتا ڕنگ بێ ئەگەر ئەردۆغان بڵێم لە پارتی فێر بووە ڕنگ بێ زۆر زێدە ڕۆیت تێدا نەبێ و لە هەمان کە داو قسەیش ڕاستە کە چەپی سیاست نییە تەنانەت پەکەکە ئەزانی وەکو چیتان وەکو چی بێن لە بەرچاوی خۆتان باشتر لی تێگەن لە مەنتیقی سیاسیدا ئەوە قادر نادر و ئەو کاکڕانزدەر گڕایی ئەوانە هەنا لە بەجیکەیە کاکڕانزدەر لێرەیە دیارە ئەگەر لەگە ئەمانە مەقارنەیان بکەن پەکەکەت باشتر لە بۆ دەردەچی یعنی چی یعنی کۆمەلگای مەدەنی بەڵام پەکەکە کۆمەلگای مەدەنیەکە عەسکەریە کۆمەلگای مەدەنیەکە عەسکەریە ئەو کۆمەلگا مەدەنی عەسکەریانی شەڕ دەکا بەڵام شەڕ لە بۆ سیاست ناکە شەڕ لە بۆ سیاست ناکە شەڕ لە بۆ ئەوە دەکاتن نازانی لە بۆ شەڕ دەکا شەڕی خەندەقی کرد نەیزانی بۆچی کردوێتی لە سووریا شەڕی کرد نەیزانی بۆچی کردوێتی لە عێراق شەڕی کرد ویستی لە ئێران بیکە باش بۆ ڕێگەیان پێنەدا و دواییشدا گوتیان دزن چەکەکانی ئێمەتان دزیوە ئێستا کەش پێیان دەڵێ چەکەکانی ئێمەتان دزیوە لە بۆ هەندێک بوو نەیان هێشت باکارێک زۆر باشیان کرد نەیان هێشت ئەوی بکەن لە بۆ هەندێک تەماشا دەکەین لە شوێنێکدا کە سیاست بێتە مەیدانێ پارتی لەوێ زیاتر دەیباتەوە ئەمە ڕاستیەکە کە کارزانە تو نەکاری بە کوردی بنویسی لە کەرەماخۆ چما بە تورکی دەنویسی کارزان خۆفێری کوردی بکەن کوردیە کرمانجێ برای بە ڕێزم پێویستیت بە وردبوونەوەیە زیاتر هەیە کارزان وردبوونەوەی چی کاکە وردبوونەوەی چی ئێوە لە چوارچێوەی ئەتنیک و ئەو قەتیسمانە مێژوویەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەریتانیا 100 ساڵە بۆی دروست کردوونە لەناو مۆزوعەکەدا خنکاون یعنی دژمنایەتیکردنی یەکتری دژمنایەتیکردنی ئەو قەوم و قیلانەی کە لە ناو دەوڵەتدا یعنیش دەوڵەت لە ژێرناوی ئەواندا حکومڕانەتی کردووە 100 ساڵە کوردیشی جینۆساید کردووە بەوە مەسەلەکان چارەسەر نابێ ئێمە ئەو بابەتە دەزانین بەڵام ئەو بابەتە شێوازی چارەسەرکردنی دوور و درێژی استراتیژی جیاوازتری دەوێ پشوفراوانتری دەوێ و دەبێ بە شێوەیەک لە شێوەکان لە پۆپیلیزم خۆت ڕزگار بکەین
بەڵێ هاوڕێیان من هاتمە کۆتایی بەرنامەی ئەم ئێوارەیەمان هیوادارم سوودی هەبێ و سوودی بۆ ئەوانش هەبێ کە لەگەڵ من هاوبیر نین وەکو من بیر ناکەنەوە بەڵام شتی ناکۆک شتی جیاواز وات لێەکە زیاتر بیر بکەوە وە کاتێ بیرت کردەوە سوودی بۆتان دەبێ هەر بۆیە من بەردەوام دەمەوێ هاانتان بدەم گوێ لەو کەسانەش بگرن کە لەگەڵ ئێوە هاوڕانین کە جیاوازتر لە ئێوە بیر دەکەنەوە بۆی بتوانن بیری لێ بکەنەوە هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ دەخوازم هەر بژین هەمووتان هەر سەرکەوتوو بن